نيت باشم سپاس. زۆر سپاس ناوچیە؟ ئایا ئای خان لەگەڵ کی هاتووی بە فامیلی مۆڵت پێ چۆنە؟ لەگەڵ پورم هاتووم زۆر خۆش هاتم پیاسێک بکەین جێوە گوەربگرین. ئای خان خوێندکاری؟ بەڵێ پۆلینۆم پۆلینۆیت و یاریزانی تایکواندۆشم. یاریزانی تایکواندۆشی باشە لەگەڵ خوێندنا چۆنی؟ باشم الحەمدوللا. ئەم ساڵ وزاری ناخۆشەوە نیە؟ ناخۆشە زۆر یعنی ئەسۆ لەسەرە. لەگەڵ خوێندنی دەرسەکان تا چۆنی؟ باشم لە کامە دەرست هەستێکی خۆت لەو دەرسایە ئەبینیتەوە؟ وەڵا بیرکاری. بیرکاری باشە هەز ناکەی بیرکاری و تایکواندۆ زۆر لەکتری دوورە؟ نا نا باشە هەردووکی مێشکی دەوێتن. بەڵێ باشە ماشەڵڵا جسمی باڵاشی زۆر جوانە ینی ئەگەر ئێستا پرسیارم لێ کردی پرسیارەکەت نەزانی من تۆ چاڵنجێک ئەەکەین باشە بەس پێش ئەوە شتێکی خۆشم پێشکەشکەم هیچ بەسەر هاتێک شتێکی خۆش هەیە وەڵا بەسەرهاتێکم هەیە لەسەر تایکواندۆ. ئەجە بتوڵەکانی تایکواندۆ زیاتر لە بەغدا دەکرێن بەغدا و کەربەلە ئەو شوێنە هاوانەی عەرەبن. ئەوجا من عەرەبی نازانم ئینگلیزیەکەم باشترە. لە شوێنێک بووین چایخانە بووم چایەکە زۆر شتێکی تێدا بوو زۆر ئەمش عەرەبی نازانم زیاتی بە عەرەبی بڵێم بە ئینگلیزی دەم گۆ های کولی شوگەر ئینساید هەنی عەرەبی ئینگلیزیم تێکراو دەکرد. بۆ خۆی شیرینە ئەنج ئەگەرەوەندە نەڕۆیتە دواوە بیتەوە پێشەوە کچەکەمان بۆ خۆی شیرینە ئیتر نەیزانیوە بڵێ کە بە عەرەبی کە چایەکەمان زۆر شیرینە باشە بام پرسیارەکەت لێ بکەم باشە کۆنترین زانکۆ لە جیهانە کامە زانکۆیە؟ وڵا نازانم هەر لەو شوێنانەیە کە بوتوڵەی تایکواندۆکانی لێە لە بەغدا و ئەوانە لە بەغدا وەڵا ناو زاکە ئەو شتانە هیچ نازانم. نازانی؟ باشە زۆرت لێ ناکەم چکە زانم نازانی باشە با من و تۆ چاڵنجێک بکەین بەڵێ حرەکەیەک شتێکم بۆ بکە کە لە تایکواندۆ خۆت زۆرت پێخۆشە زۆر لەگەڵی مرتاحین باشە؟ دەیڵە جانتایەکەت بدە بە من هێواش دەستەکانت خۆش سپاس سپاس نا ئاساییە ئەها ئای زۆر سپاس وەڵڵا بژی دەستەکانت خۆش بێ ئاخان زۆر سپاس مەمنون ئەگەر هاوکارانم ئاخان تۆ بووی بە خاوەن بڕی 25,000 دینار لە هۆم ئیستانبول هەر لە ناو فامیلی مۆڵە دەتوانی لەگەڵ پورت بڕۆیت و سەردانی بکەیت دەستەکان